بەڵێ تماشاوانە لێ هەنین ئێستش ئەرا تاوتێکردن ئەو ڕۆژەیەکە لە ئێران و وەگەشتی توانین بشیمە ڕۆژاتە ناوڕاست خۆمێدە بەڕێز عەلی کەریمی نووسەر و مینەوان هاواگەردەمان کاکە لی وەختەوە خێر ژیانتان باش وەختیەوە بەخێر سڵاو بۆ بینەران و جۆگرانی بەڕێزتان خۆش بیدن کاکە لی ڕەوشە ئێستایی ئێران لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست چی شروعێکین وەگەشتی حقیقەت ئەوەیە کەمە پرسیارێکی یەکجار گشتێەوە ئەو چەند مانگی ڕابردوو ئێران لە تەوەری باس و خواستی هەموو میدیای جیهانی و سیاسەتمەدار و دەوڵەتانی جیهاندا بووە ئێران لە وەزعێکی یەکجار ئاڵۆزی ئابووری کۆمەڵایەتی سیاسی مەردمی خۆیدا دەژی و ئێران بەڕاستی خەریکە کە بەرەو ئاقارێک بڕوا کە ئیتر کۆمەڵانی خەڵکی ئێران دەکەونە تەنگەژە دەکەونە ئابوورێکی سەخت دەکەونە ئیمبارگۆیەکی یەکجار ناخۆش و بەداخەوە ئەو حکوومەتەی کە ئەمڕۆ لە تارانە و دەبوو بەرپرسیاری ژیان و ئاسوودەیی خەڵک بێت هیچ گونە ئیحساسی مەسئولیەتێک ناکا هیچ گونە ئیحساسی بەرپرسیارەتێکی بۆ کۆمەڵانی خەڵکی خۆی نییە و خەڵکانی ئێرانێ وەکو ئەوەی کە هەر ئاوا خەریک بێت کە بۆ خۆیان ئیدارە بکەن ئاوای لێ هاتووە چونکە هەر ئەو ڕووداوەی کە ماوەیەک لەوەی پێش ڕوویداوە تەیارێکی ئۆکراینی لە دوورەوە بە موشک لێیانداوە ئەوە هەر نیشانەی ئەوەیە کە ئەم دەوڵەتە بێستەروبەرەیە ئەم دەوڵەتە هیچ گونە مەسئولیەتێک بۆ ژیانی هاوڵاتیەکانی خۆی ئەسڵەن دەنەزەر ناگرێ بۆیە وەزی ئێرانێ چ لەباری ئابووری چ لەباری سیاسی زۆر خراپە و حقیقەت ئەوەیە کە ئێستا کەوتۆتە ئەوەی کە بزانین بەرژەوەندی زلهێزەکان بەرژەوەندی وڵاتانی دەرەوە کە دەتوانن تەئسیریان هەبێ لەمانەوە و نەمانی وڵاتێک حکوومەتێکدا بەڕاستی ئەوان نیەتیان چێ و ئەوان بەرەو چۆی دەبن ئێرانە و ئەمە پرسیارێکی گرینگە کە بە تایبەتی دەبێ ڕووی لە ئەمریکایە بکاتەوە کە ئایا واقعەن ئەم حکوومەتەی ئێرانیە تاکەی دەتوانێت ڕابگیرێت و تاکەی دەتوانێت ئەبەو شێوەیە ئیدام بە زندگی خۆی بدات. بەڵێ کاکە لی ئەگەر بشیمە ناو ئەوەیەکە کە باس لە ئالۆزی کە ئێستا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەست وەگەشتی کە ئێران لە ڕوودەرێتن بکەی من دونی من ئێران لە عێراق لە وەژدورێک بشی من لەبنان لە ناوچەکە وەگەشتی لە یەمەن یانە دەخالەت کردە هەژمونی خۆی لەوێ توای دابستێنێ بەڵام گەلانێک ئێستا چ لە عێراق چ لە لەبنان چ لەو ناوچەیەکە هەست سەرهەڵدانکردنە یەکم شعاریان دژوە ئێرانە ئەڕاشە ئێران هێمان یا هێشتا بەردەوامە لە پەرەداین و ئەو هەژمونی خۆی و توای لەورە بوو هەرچەنیش گەلان لە خود ئێرانیش دنی من شعاریان ئەوەستە کە ئیما ئەساسی منە کشوەرە سێم کشوەرە چوارم هۆکارێ چەست کە ئێران درێدە ئی کارەکەی زۆر ڕاستە هەواڵجان ئەوە حقیقەت ئەوەیە کە مەسەلێکی کوردی هەیە دەڵێ سەرانی جمهوری ئیسلامی تر سواری کەری شەیتان بوون دانابزن یعنی ئەوەی کە سدووری ئینقلاب قسەیەک بوو کە هات لە ساڵانی هەشتاکە ویدایەتی هەشتا و سەردەمی دەستپێکی کۆماری ئیسلامی دوای ساڵی هەفتاونەوە ئەو سدووری ئینقلاب و شۆڕشی ئیسلامی و ڕێگای قودس بە کەربەلادایە و ئەو قسانە حقیقەت ئەوەیە بە دواتردا لە بیدایەتی ساڵانی 2000ەوە بەهاتنا سەرکاری ئاغای قاسمی سولەیمانی وەکو مەعموورێکی ئێرانی بۆ دەرەوەی وڵات بۆ برون مەرزی بە قەولی خۆیان ئەمە تازە دەستی پێکردەوە و ئەوان دەزانن کە شکستیان خواردەوە ئەوان کە دەزانن پارە و پوڵ و سەروەتی میلەتی ئێرانیان دەرخواردی شەڕی سووریا شەڕی یەمەن حیزبوڵڵا و ئەوانە داوە و بە تایبەت دوای 2003 کە ئەمریکا دەوڵەتی عێراقی ڕووخاند و عێراقی داگیر کرد ئێران هات دەستی بەسەر هەموو جونگەکانی سیاسی و عەسکەری نیزامی عێراقێدا گرت و پارە و پولێکی یەکجار زۆری لە تەریقی ئاغای قاسمی سولەیمانی سەرفی هێزگەل و میلیشیاگەلی شیعە و تەنانەت سونیش کرد لە جنوبی عێراق و لە ناوڕاستی عێراق لە ناوچەکانی
ئەمبار و تکریت و ئەوانە تەراتێنیان دەکرد لە عێراقێ و ئێستاشی لەگەڵ بێت کۆمەڵێک خەڵک هەیە لە ناو عێراقێکە سەر بە ئێرانن و عێراقیشان ناسەقام گیر کردووە ئەوە تا تۆ دەبینی ئەوە 3 مانگ 4 مانگ گوزەرا دەوڵەتی عێراقێ کە ئاغای عەلاوی عادل عەبدولمەهدی ئیستقالەی کرد چەند مانگ لەوە پێش دوای عادل عەبدولمەهدی نەیانتوانیوە کاندیدێک بدۆزنەوە و هەمووش دەزانن کە دەستی ئێرانی تێدایە چونکە هەر کاندیدێکی کە معرفی دەکەن کە سەر بە ئێرانە کۆمەڵانی خەڵک لە مەیدانی تەحریر و ئەو خەڵکەی کە جوڵاون و ئەو خەڵکەی کە تووڕەن لە جادەکانی بەغدایە نایانەوێ ئەو کاندیدا بەڵێ قسەکەی جەنابتان زۆر ڕاستە ئێران لە هەمووی ئەو وڵاتانە شکستی خواردووە لە هەمووی ئەو وڵاتانە لا ئەقل هیچ نەبێ نەزەر و ڕوانگای خەڵکی لە دەست خۆی داوە حب و محبەتی کۆمەڵانی خەڵکی شیعەشی لە دەست داوە بەڵام ئەوەیە کە قسێکە کردراوە و نایهەوێ لە کەری شەیتان بێتە خوارێ و دەیهەوێ ئەبەو شێوەیە خۆراکی ناوخۆی تامین کە بڵێ ئێمە لەگەڵ تەواوی دنیا دەشەرداین ئێمە وڵاتێکین کە هێژمۆنیمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەو هێژمۆنیەکەەوە تا دەبینین هێژمۆنێکی ئەو تۆنیە و وردە خەریکن کە تەواوی ناوچەکە و دەوڵەتان و میلەتانی دەوروبەر لە خۆیان عاجز بکەن جاڕزیان کردوون و دەشەڕیان ورداوە. بەڵێ کاکەلی ئەگەر یەک زەرە زۆرتر بشیمە دووە یعنی ئەوەیە کە بشیمە ساڵێک بەر لە ئێستا و ساڵ و نیمیکیش بەر لە ئێستا ئەمریکا لە ئەوەیە کە ناوی بەرجامی هاتە دەر ئی تازەیە تقریبا شاید 2 مانگ وەرجە ئێستا قاسم سلێمانی لە بەغدا کوش ئێستەیچ هاتیە هەفتەیەک وەپینە چییە کە وەگەردە ئیسرائیل هاوپەیمانیەک یا ئەوەیە کە پشتیوانێک کامل لە ئیسرائیل کرد ئایا یەک دریجەداین ئەوەسە کە ئەمریکا توایتن لە ڕێ ئیسرائیل وەی شیوەی لە ڕێ لەتر هەژمونی ئێران کەمەوە بکەیت یا ئایا ئەوەیە کە پشتیوانی لە ئیسرائیل کردن پلانێتر لە پشتیە حقیقت ئەوەیە کە بۆ یەکەم جارە بۆی وەی کە سەرۆکۆماری ئەمریکا کابرایەکی زۆر بەرژەوەندی خواز و بیزنیزمەنە کابرایەکە کە زۆرتر بیر لە پارە و منفعەت و سوود دەکا بیباتەوە بۆ میلەتی ئەمریکایە ئیتر فەرق ناکات چەند خەڵک دەدۆشێ خەڵک ناکاتی ها میلەتی دیکە دەخاتە عەزابەوە ئەو بیر لەوانە ناکاتەوە ئەو تەنیا وەکو بیزنیس بیر دەکاتەوە بۆیە زۆر زەحمەتە ئێمە دەستی ئاغای ترامپ بخێنینەوە زۆر زەحمەتە نیەت و استراتیژی ئاغای ترامپ لە ناوچەکەمان بۆ حاڵی بێت ئەوە تا ئێوە دەبینن لە ماوەی ساڵی ڕابردوودا سەدان هەزاران تویتی کردووە ڕۆژێک تویت دەکا لەسەر ڕۆژاوا بە چۆلی دەکا ڕۆژی دوایە پەشیمان دەبێتەوە ڕاستپاردەی ڕسمی ئەمریکا ئاغای بریت مەکگۆرک دەڕوا واز دێنێ لەسەر ڕۆژاوایە جۆ ناداتێ هێزەکانی دەبا دیسان دەیهێنێتەوە سەدان حرەکەتی ئاوەمان لە ئاغای ترامپ دیوە کە بەڕاستی نامەعمولە ئاسایی نین ئەو حرەکەتانەی بۆیە ئەو کابرایە لەبەرەوەی کە خەیاڵ و فکری لەسەر بەرژەوەندی و پارە پەیداکردن و ماڵ و سەروەتی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ناوسەی ڕۆژهەڵاتی داوەڕاستە بۆیە دەستخێننەوەی بەڕاستی زەحمەتە ئەمن بۆ خۆم گومانم هەیە لەوەی کە ئەمن دەزانم ماوەیە کە سەرانی قۆم سەرانی تاران مەلاکان ئاغای ترامپ عەزیەت دەکەن یعنی ئەو حرەکات و کارانەی کە لە تاران دەقەومێ حقیقت ئەوەیە کە بەدڵی نێ بەڵام زۆر زوو بیر دەکاتەوە شەوێکە لە سەری دەنوێ بیر دەکاتەوە باشە ئەوان لابم کێدا بنێم چێ وەکو مەلا ئاخوندی تاران بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئینگلیس دەپارێزێت تەنانەتی رووسیش حقت ئەوە نییە ئەو داوڵێکی داناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر خەلیجی فارس و دەریای عومان دورگەی هورموز و تەواوی وڵاتانی عەرەبی و ناوچەکەی پێدەترسێنێت دڵە باشەگە من ئێران لابام ئایا ئەو هەموو تەسلیحات و ئەو هەموو هێزی نظامی و ئەو هەموو بودجە زەبەلاحەی ئەو وڵاتانە کە ساڵانە دەدرێ بە هێزی نظامی و بە چەکرین ئایا ئەوان دیترگە ئێرانیان نەبێ ئایا دەترسێن ئایا ئەو هەموو خرید و ئەو هەموو شتکرینە لە من دەکەن بۆیە ئەمن
بەڕاستی پێم زەحمەتە بتوانین ئەمڕۆکانە بە واضحی دەستی ئاغای ترامپ بخێنینەوە. ئایا واقعەن تاریخی مەصرفی ئێران بۆ ئەمریکا و بۆ غەرب تەواو بووە؟ ئایا واقعەن ئەوان خەریکن سیاسەتێکی مرۆڤ دۆستانە وەک خۆیان دەڵێن؟ ئایا واقعەن سیاسەتێکی ئەوەی کە مرۆڤەکان زۆتر لە پێش چاو بگیرێن وەک چۆن لە شیعارەکانی خۆیاندا هەیە کە دموکراسی و مافی مرۆڤوانە؟ ئایا واقعەن ئەوان ئەوەی بۆ ئێمە دەبینن لە خەڵکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ ئایا ئەوەمان پێڕەوا دەبینن یا تەنیا و تەنیا بەرژەوەندی خۆیان دەبینن؟ ئەگەر ئەوەی حاڵەتی دووەم بێ کە تەنیا و تەنیا بەرژەوەندی خۆیان دەبینن کەواشە، بەڕێی من جارێ کاریان بە ئێرانە، بەدڕێی من جارێ نەگەیشتۆتە ئەو حەدەی ئیتر بە ئێران بڵن خدا حافیز. حقیقت ئەوەیە کە دەنا ئێران نە لەباری کۆمەڵایەتی، نە لەباری سیاسی، نە لەباری اقتصادی هیچی پێوە نەماوە دەبوو بڕوو خێستا. بەڵێ لە ئێرە ئشارەکەی دوخەڵ یەکێکی ئەوەیە کە ئەمریکا وەتەماس ئێران وەکو کارتێک وە کارباری ئەرا ئەوەیە کە بتوانێدن لە ئەو ناوچە کە وەک گشتی دژبەرە ئێرانن وەسیلە یا چەکەیان بفروشتە پێ لە شوونێکیش وەتەمای ئەوە نییە کە ئێران بڕوخێنێت و توای دەفەقەت وەگەردە بنیشت و معاملە یا وەجورێک قانرازە لە خۆی بپارێزێ. لە ئێردا چ ئەرکێک چ وە گشتی کومەلگا یا کومەلگایی لە جغرافیای سیاسی ئێران چ ئەرکی کەفێ سەرشانیان چە توانن بکەن یا ئەسەن کومەلگا باید وە چ فکرێک وەرەوبانانە خۆی داهاتووی خۆی بنوڕێ. ئەگەر حقیقت ئەوەیە ئەگەر نوخبە و ڕۆشنبیر و ئۆپۆزیسیۆنی ئێرانی خەڵکێکی ئاقڵ و وشیار بایە زۆر ئاسانە دەکرێ ئەمڕۆکانە ئەوە تا خەڵکانی بەغدا خەڵکی عێراق عەرەبی خوارەوەی عێراق ئەوە تا ئەوە سێدانە مانگە نایەڵن دەوڵەت دروست بێت، نایەڵن حکوومەت دروست بێت. ئەوە تا وشیارێ کاتۆتەوێ کە حتا تەنانەت شیعەکانی بەغدا دەچن خامنەیی عەلەمی ئێران یا ڕسمی پۆستەری خامنەیی دەسووتێنن. حقیقت ئەوەیە کە دەگرێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی ئێران چەند وریان دەنا ئەوەی کە ئەمریکا هەرچی پێی خۆش بێ بتوانێت بیکا ئەگەر میلەت وریا بێ، ئەگەر خەڵک، ئەگەر ڕۆشنبیر، ئەگەر ئۆپۆزیسیۆن، ئەگەر نوخبەی ئێرانی بزانن سیاست بکەن، بزانن کە لەگەڵ ئەمریکا مدارا بکەن، لەگەڵ ئەمریکا بتوانن قسەی وە ئەوە بکەن، ئەوە تا تۆ دەبینی دوێنەکانە تەرحێکی داوە بە نێوی تەرحی ساڵ، معاملەی ساڵ بۆ فەلەستین، تەرحێکی بێتام، تەرحێکی کە ئەسەن معلوم نییە چی تێدایە بۆ فەلەستینیەکان، ئەوەی کە معلومە بەرژەوەندێکی یەکجار زۆری بۆ ئیسرائیل تێدایە، بەڵام ئەوەی کە هیچ معلوم نییە ئەویش ئەوەیە کە بەش و مافی فلستینەکانە تۆ دەبینی لە دوێنێەوە جاریەی عەرەب کۆمەڵانی خەڵک و حتا خودی فلستینەکان هاتوونە سەرخەت و دەڵێن لێت قبول ناکەین، قبولی ناکەین. ئایا واقعەن ئێمە دەتوانین ئەو ڕەوتە لە ناو خەڵکی ئێرانێدا بێنی وە پێیان بڵین بە خەڵکی ئێرانە ئۆپۆزیسیۆن ڕابەرەکان کە نیەتی بەڕاستی بەداخەوە ئەوەی کە ئەو ڕۆکانە نوقسانە لە ئێرانە نەبوونی ڕابەر، نەبوونی سەرکردەیەکی بە مشهور بۆ ئێرانیەکانە، بۆ خەڵکی ئێرانە، بۆ کۆمەڵانی خەڵکی ئێرانە کە ئایا پێیان بڵن کە کاکە ئێمە چی دیکە بە قسەت ناکەین، ئێمە خۆمان بەهێزی خۆمان دێنە سەر جادە و حکوومەتی کۆماری ئیسلامی دەڕوخێنین و خۆمان جێگیری دەکەینەوە. جا ئەمریکا چی پێخۆشە بابیکە؟ حقیقت ئەوەیە کە وا هاتۆتە پێشێ خەڵکیان وا گۆش داوە کە هەمووش 8 میلیۆنەکەی خەڵکی ئێرانیە چاوەڕێی ئەوەیە کە شەوێ ترامپ تویتێک بکاو و جمهوری ئیسلامیان بۆ بڕوخێنێت. ئەگەر ئەوە بێت ئێمە دەبێت هەموو کاتێک دەستمان لەسەر دڵ بێت کە ئاغای ترامپ ئەو ڕۆکانە زۆقی لە مەلایەن هەیە یا زۆقی لە مەلایەن نییە. ئایا ئەو ڕۆکانە بەرژەوەندەکان وا دەخوازێت کە ئێران ڕابگریا یا ئێران ڕانەگرێت؟ ئەگەر ئێمە بۆ خۆمان هێزێکی یەکگرتوو باین لە تەرتاسەری ئێرانە ئۆپۆزیسیۆنێکی بە قووەتمان هەبایە دەمانتوانی خۆمان بە هێزی گەل، بە هێزی جەماوەر، بە سیستمێکی کە هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران پێی رازی بن توانین خۆمان لە کۆڵ جمهوری ئیسلامی بکەینەوە. دەنا ئەگەر ئاوا بڕوات کە میلەتێکی جاهیل و دەستی ئاغایەکی بزنسمەن کەوتۆوە معلومە بە کەیفە خۆی دەکا. حقیقت ئەوەیە کە دەبوو میلەتی ئێران وا خۆی نیشان نەدا کە میلەتێکی جاهیلە و دەتوانن سوء ئیستیفادەی لێ بکەن. بەڕێز عەلی کەریمی
نویسەر و مینەوان خێرزانی وەلیت کێم ئەراوێکە وەخت خۆت نایێت و بەشدارە بەرنامەی خۆت نوورین میدە زۆر سپاس بۆ ئێوە